تەوەری دومی بەرنامەکەدا کە ئەم تەوەرەشان هەر لە وڵاتی سویدەوەیەوە هەر فیستیڤاڵیشە وەکو چۆن لە شاری سلێمانی فیستیڤاڵی دەروازی سلێمانی هەیە و بەردەوامی هەیە میوارێت چوارەم ئێواری فیستیڤاڵی دەروازەی سلێمانی فیستیڤاڵە جوانەکەی شارە لە وڵاتی سویدیش لە یەکێک لە شارەکانی وڵاتی سوید فیستیڤاڵێک پێشکەش کرا و وڵاتی سوید میوانداری کەلتور و کەلەپوری کوردی کرد فیستیڤاڵێک پێشکەش کرا لەلایەن بەشێک لە کوردانی وڵاتی سویدەوە کە تەنیا فیستیڤاڵێکی ئاسایی نەبوو بەڵکو نمایشکردنی جلوبەرگی تەواوی ناوچەکانی کوردستان بوو و ئامادەکردنی خواردن و لەگەڵ ئەوەشا بەڵێ کۆبوونەوەی خێزانە کوردەکان بوو و ئامادەبوانی جگە لە کوردەکان هاوڵاتیانی بیانیش بەشداریان تیا کرده بوو بە گۆرانی و هەڵپەڕکێی جوانی کوردیەوە گەرم و گوڕێکیشان بە فیستیڤاڵەکە بەخشی بوو. میوانداری بەڕێز سۆز ساجد بەشداربووی فیستیڤاڵەکەکەین و باسێکی لەگەڵاکەینە سەر فیستیڤاڵەکە و گرنگی و ئامانجی ئەم فیستیڤاڵە. سۆزەکان سڵاو دەبێم کاتەوە باش. خاتو سۆز سڵاو لێبێت. ببورن گوێم لە هیچ نییە دەنگ نایە سۆزەکان گوێت لێمانە ئێستا؟ لەواتشی خەلەلی سەوتی هەبێ ئێستا گوێبیستی ئێمە خاتو سۆز ئەم کاتتان باش بەس گوێم لە هیچ دەنگێک نەبوو داوای لێبورد ناکەم. بەڵێ سۆزەکان سڵاوت لێبێت دووبارە فیستیڤاڵی کەلتوری کوردی پێشکەش کرا باسێکی فیستیڤاڵەکەمان بۆ بکەیت. داوای لێبورد ناکەم دازانم خەلەلەکە لە چیایە. بەڵێ ببورن. جا ئەم فیستیڤاڵی وڵاتی سوید هاوکاتە لەگەڵ فیستیڤاڵەکەی دەروازی سلێمانیە بێگومان کوردان لە هەر شوێنێک بن لە هەر شوێنێکی تەواوی دنیا بن بێگومان حەزیان بە کۆڕ و کۆبوونەوە هەیە حەزیان بە پێشکەشکردنی چالاکی هەیە و حەزیان بە پێشکەشکردنی هونەر و ڕەسەنایەتی و کەلتورەکەی خۆیان هەیە. ئەوەی کە زۆر گرنگە لە ئێرەیە ئەم جارە فستیڤاڵانە کە ئەنجامەدرێت ئەوەیە بۆ نیشاندانی کللتوری کوردیە کللتوری کوردەواری کوردیە لە دەرەوەی کوردستان و بێگومان ئیتر بە جلوبەرگی کوردی بێ خواردنە کوردەواریەکان بێت میوزیکی کوردی بێت ئەمە نیشاندانی کللتور و کەلەپوری کووردە بە وڵاتانی جیهان. هەتاکو ئەو کێشەی خاتوسۆز چارەسەرەکرێت دەنگمان بە تەواوەتی ئەگاتە لای خاتوسۆز لە وڵاتی سوید ئاچینە لای هەواڵێکمان هونەرمەندی ئازیز محەممەد ڕەوف کەرکووکی ناچینە لای و ئەچینەوە لای سۆزەکان چارەسەر بوو. خاتوسۆز دووبارە سڵاو دەبێم کاتەوە باش گوێ لێمانە خاتوسۆز سڵاو لێبێت. سلااوتان لێبێ لە وڵاتی سویدەوە سلااو لە ئێوەی ئازیز و خۆشەویست. سڵاو لە تۆش بێت. خاتوسۆز باسێکی فیستیڤاڵەکەی ئەمڕۆمان بۆ بکەیت و باسێکی چالاکیەکانی ئەمڕۆمان بۆ بکەیت کە لەو فیستیڤاڵەیە ئەنجامتانە. بەڵێ طبعاً فیستیڤاڵی ئەمڕۆمان تایبەت بوو بە پیشاندانی کولتوری کوردەواری لە وڵاتی سویدی و مەبەستی ئامانجی ئێمە لەم فیستیڤاڵەیە ئەوە بوو کە کولتوری کوردەواری بناسێنین هەم بە وڵاتی سوید هەم بە وڵاتەکانی دەرەوە و هەم بە نەوەکانمان کە لە وڵاتەیە گەورە ئەبن کە ئەمڕۆ زۆربەی زۆری لێرە بەشدار بوون بە جۆشی فرۆشێکی زۆرەوە بەڕاستی زۆر جێگەی خۆشحاڵی. خاتوسۆز وەکو ڕەوەندیش ئاماژەی بەوە کردکە لە سلێمانیش ئێستا فستیڤاڵی دەروازە بەڕێواچێت چ جیاوازیەکی هەیە ئەم فستیڤاڵە لەگەڵ ئەو فستیڤاڵی کە لە سوید بەڕێوە چوچووکە ئەو فستیڤاڵەشیان بە هەمان شێوە فستیڤاڵێکی کللتوری و کوردانە بوو ئایا هیچ جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەم فستیڤاڵی کە لە کوردستان و لە شاری سلێمانی بەڕێواچێت؟ بەدڵنیایی جیاوازی ئەبێت لە نێوان وڵاتەکانی ئەوروپا لە چاو وڵاتەکانی بڵێ لە چاو کوردستانە تۆ بڵێ تۆ نەڵێ لە کوردستانە هەموو شتێک بەردەستە هەم بەجلی کوردی هەم بە کللتوری کوردەواری کە ئێمە زۆر کێشەمان بۆ دروست بوو تاوەکو پەیامان کرد یعنی بە جۆش و فرۆشێکی زۆرەوە گروپێکی زۆر باش زۆر سەرکەوتوو کە هەوڵماننا لە هەموو یعنی شوێنی بڕواتان هەبێ ینی لە هەموو سۆشیال میدیاکانەوە هاوارمانە کرد ئەمان شتی کولتوری کوردیمانەوە بەس ئێمە ئەگەر لە کوردستان بین بۆ نمونە ئەو شتانە ڕێگر نابێ لە بەرەوەی هەموو شتێک لە بەردەستمانایە بەس لێرە تۆزێ قورسە بە زۆر بە خۆشحاڵیەوە خەڵکێکی زۆر یارمەتیین و هەم گروپێکی زۆر چالاک دەتوانیمان زۆر بە باشی بەڕێبەرن بەس حتمما جیاوازی هەیە جیاوازێکی ئەوەیە وەکو پێم وتن بەس ئەوەیە شتی کللتوری کوردواری لێرە تۆزێک کەمە ئەدینا وەکو بڵێن جۆش و فرۆشی خەڵکی ئێرە و خەڵکی کوردستان ئەمڕۆ وەکو یەک ئەمبینی بەڕاستی زۆر خۆش بوو. سۆزەکانەوەی کە لە دیمەنەکانە بینم هەر لەوێ ڕاستەخۆ نانەکەن
ساز و پەرێمەستان چۆن دەستکەوت لەوێ نان بکەن و کاردانەوەی ئەو کەسانی بیانی چی بوو کە سەردانی فیستیڤالەکەیان کرد؟ بەڵێ زۆربەی زۆری کەسانی سوید بوون هەر خەڵکی ئەم شار و لە شارەکانی تری سویدیشەوە هاتبوون بۆ نمونە ئۆستالایتیا بوو، ستۆکۆڵمیتیا بوو، یۆتۆبۆریتیا بوو، یعنی زۆر خۆشحاڵ بووین بەوە بەڕاستی و ئەو ساز و بڵین ئەو نانکردنوشتا طبعا لێرە هەموو شتێک ئێستا دەستەکەوێ بەڵام ئەبێ هەوڵی بۆ بێ وەکو پێم وتن یعنی هیلاکێکی زۆری ویست و نەک نان کاگڕەوەن تەنانەت چێشتیش لێندا يعني بڵێن شفتە و برنج و شلا بە دەستوری کوردەواری لە سەرداد لێندا کە ئەوە یعنی سیمایەکی زۆر جوانی بەخشی بە فیستیڤالەکە ئیتر چالاکی زۆر کرا خەنە بەندان کرا. باشە سەبارەت بە خواردنەکە ئەتانەوێ بڵێن چیەوە لەوێ خواردنتان ئامادە کردو و نان دروستکردنیشتان برداوێ؟ بەڵێ پڕبوورە سەبارەت بە نان دروستکردن و خواردن دروستکردن ئەتانەوێ بڵێن چی پەیامتان چی بوو لەوەی کە لەوێ نانتان دروست کرد؟ بەڵێ بۆ ئەوی پیشانی خەڵکەکەی بین کە ئێمە ئافرەتی ئازامان هەیە کە هەم لە ماڵەوە و هەم لە دەرەوە ئەتوانێت ئیشی خۆی بکە کە ئافرەتی کوردی ئێمە هەموو شتێک ئەتوانێت بکە هەم لە بڵێن لە چێش لێنان هەم لە نانکردن هەم لە هەموو شتێک یعنی هەموو کار و چالاکیەکانی ئەم فیستیڤالە یعنی بە جۆش فرۆشێکی زۆرەوە ئافرەتەکان جێبەجێیان کردووە ویستمان ئەوە بناسێنین بە وڵاتی سوید ئێمە لە سویداین بەڕاستی کە بزانن کە ئێمە ئەتوانین بەو شێوەیە خانمیشمان هەیە کە بەو شێوەیە نان ئەکات و چێش حازرەکە بۆ نمونە کە ئافرەتەکانمان ئازان. خات و سۆس چالاکیەک چەند چالاکی لە نێو فستیڤالە بەڕێوە چوە بەڵامێکیان کە ئێستا دیمەنەکەیڕوە لەسەر شاشەی کورسات و لە پشت منەوە ئەو دیمەنە چییە نمایشکردنی جلوبەرگی کوردیە یاخۆچیەوە شوان بۆ باسکەی؟ بەڵێ ئەوە تەبانەوە خۆبوونی نمایشتەکە ئەەکەم ئەوە بەجلوبەرگی بوشێنیەوە بەجلوبەرگی سپیەوە تاوەکو وەکو پێم وتن کللتوری خۆمان بەجلوبەرگی سپی هەم دوو شێوەمان کرد خەنە بەندان و جلەسپێکەش ئەو جلەسپیا تاوەکو جلی خۆمان بناسێنین بە وڵاتی سوید کە ئێمە ئەمژلەمان هەیە لە کاتێکە بڵێن کللتوری ئێمە بەجلوبەرگی کوردی سپی لە ڕۆژی بڵێن لای خۆمان گواستنەوەی پێڵێن خۆتان بەڵێ مەبەستمانەوە بۆ ئەو بڵێن شانی خەڵکەکەی بین. هێشتا دیاریشە هەر خەنەی خەنە بەندانەکە هەر بەدەستەوە دیارە جا ئاڵای کوردستان و جلە کوردیەکە و بە تەواوەتی کوردان دووتە. زۆر سپاس دەکەم مەمنون. بەڕاستی شتێکی زۆر جوان بوو زۆر دڵخۆشکەر بوو یعنی خەڵکەکە زۆرن بە جۆش و فرۆش و سەیریانە کرد چونکە شتێکی غەریب بوو لەلایەن شتی وایان نەبینیوە و ئێمەش هەر حەزمان کرد بەو شێوە کللتوریە دەرکەوین و بە تەکید خەنەشمان بەکارهێنا نەک من هەموو کچەکانی چواردەوریشم و تەنانەت یعنی خەڵکەکەش داوای خەنەیان کرد ئەن بێ لە دەستی ئێمە سویدیەکان بەلایەن و سێروان بێ لە دەستی ئێمە بزانین ئەمە چییە. خات و سۆس ئەگەر لە شاری سلێمانی بوویتایە بەشدار بوویتایە لە فیستیڤاڵی دەروازی سلێمانی پێت خۆش بوو سەردانی کام بەشەی فیستیڤاڵی دەروازی سلێمانیت کردایە یان چۆن بەشدار بوویتایە لە فیستیڤاڵەکەیە؟ طبعا ئەزانم کە لە ئێستاە فیستیڤاڵ هەیە لە دەروازەی شاری سلێمانی زۆر پێم خۆشە بوو ئەگەر وەکو من خۆم لێرە ئیشی ساڵوانەکەم لە وڵاتی سوید خاوەنی چەند بڕوانامەیەکەم زۆر حەزمە کرد لەوێ بوومایە خۆم بەپێی ئەو زانیاریانەی کە خۆم هەما بیەم بەو خەڵکە بەبێ بەرامبەر و لەویاشە هەر بمتوانایە چەند ئیشێکم بۆ بکردنایە کە لە توانام وایە لەو شوێنەیە و لەو کاتەکەمەیە بمتوانێت پێشکەشی ئەو کەسانم کردایە کە هاتن بەبێ بەرامبەر ئەوە ئاواتی منە بۆ خەڵکی کوردستان کە بتوانم بەو شێوەیە خزمەتیان بکەم بەڕاستی لە فستیڤاڵێکی کوردیە بەو شێوەیە بێم بەبێ بەرامبەر هەم زانیاریان بەمێ هەم ئیشیان بۆ بکەم لە بەردەمی خۆیانە و بە بێ بەرامبەر. بەو هیواین کە بتوانێت لە ساڵی داهاتووە بەشداری نێو فستیڤالەکە بکەیت و لە نزیکەوە بینەرە ئەو فستیڤالە جوانە بێت اینجا با بڵێن ئەم فستیڤالە کللتوریە کوردیە کە ئەنجام درا تەمۆحیە بە ئێوە کە بۆ ساڵانی داهاتوو بە هەمان شێوە ئەم فستیڤالە ئەنجام بنەوە واتە بە گوێری چاوەڕوانی خۆتان ئەو شتانە ڕوویە کە چاوەڕوانی بوون؟ طبعا ئێمە چاوەڕێمان نەئەکرد بەم شێوە جوانە بڕوا بەڕێوە بەڕاستیچکە ئەکەکان لەسەر شانمان زۆر زۆر دروست بوو ئێمە
گروپێک بووین کە بریتی بووین لە 15 کەس بە 15 کەسە یعنی ئەو چالاکی زۆرەمان ئەنجامدا بەڵام ئەم ساڵ زۆر بە شێوەیەکی جوان و سەرکەوت و بەڕێوەچوو بەڕاستی و بڕیارمان ناوە کە ساڵەکانی داهاتوو زۆر بە جوانتر و بە پێشکەوتوتر شتی تازەتر پێشکەش بکەین یعنی هەموو ساڵێک ئەڵێ شتی باشتر و باشتر پێشکەشەکەین و بڕیاردراوە هەموو ساڵێک ئەم فستیڤالە دووبارە بێتەوە بەڵێ دەستان خۆش بێت سۆزەخان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ بەشداریکردنە دەگەر شتێکت هەبێت لە کۆتاییە بتەوێت ئاماژەی پێ بێت زۆر سپاسی ئێوە ئەەکەم زۆر خۆشحاڵ بووم کە توانیم ئەم ئێوارەیە لە کوردستانەوە لە کوردستان مەگەزینەوە تەبان ئامادە بم من زۆر سپاسی ئێوەکەم سلام بۆ هەموو لایەکەیە زۆر خۆشحاڵ بووین زۆر سپاس بۆ تۆش کە ئامادە بوویت لەگەڵمانە لە کوردستان مەگەزینەوە